پیرۆزبایی و پەیامێک سڵاتان لێبێ هاوڕێیان پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەڵبژاردی عێراق دەکەین بە بۆنەی گەیشتنیان بە مۆندیالی مەکسیکۆ کەنەدا ئەمریکا مۆندیالی 2026 لە دوای 40 ساڵ خەونەکەیان بەدی هات و توانیان دووبارە بگەنەوە مۆندیال پەیامەکەشمان بۆ کاکە ئاکامی گوڵ کاکە ئاکامی شێر کاکە ئاکامی چاونەترس کاکە ئاکامی دێوەزمەی هێرشبەرانی ئێستای تۆپی پێ کاکەکەم سوپاسی جەنابەت دەکەم هیوادارم کاک بەشداری خۆمان ئەو پەیامەی پێ بگەینێ کاکەکەم هیوادارین لەسەر پیشەگەریەتی خۆت بەردەوام بی لەبەرەوەی یاریزانشی تەواو پیشەگەری هیوادارین پیشەگەرتر بی و ئاستی خۆت بەرەو پێشتر ببەی لەبەرەوەی لە مۆندیال ئاستی باش پێشکەشکەی بگەیت بە خەونی گەورەتر ئەوی ژیاریکردن لە یانەیەکی جیهانی ئاکەم هاشم یاریزانێکی دڵی بەرگری کە ئێستا بۆتە سوپەرستارێکی دڵی بەرگری زیاتر خۆت بەرەو پێش بە پیرۆزە لە کورد و کوردستان کە بەسای شێرە کوردەکانی خۆمان عێراق گەیشتە مۆندیالی 2026 دووبارە سڵاو ڕێزمان هەیە بە هیوای ئاسەکی بەرز بۆ یاریزانە کوردەکان بینینەوەیان لە مۆندیالی 2026